یەکێک لە گرنگترین سێکتەرەکان کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە چارەنووسی هاوڵاتیانەوە سێکتەری تەندروستیە. یەکێک لە گەورەترین کێشەکانی ئەو سێکتەرە وەرگرتنی پارەی زۆرە لەلایەن نەخۆشخانە تایبەتەکانەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن نەخۆشخانەیەکی تایبەتەوە بڕی 55 میلیۆن دینار لە نەخۆشێک و کەسوکارەکەی وەرگیراوە بۆ چارەسەری تەنها 31 ڕۆژ بە ناوی چارەسەری کۆڕۆناوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمیش دەڵێت لە ئێستادا بڕی 710 میلیۆن دینار لە نەخۆشخانە تایبەتەکان وەرگیراوەتەوە. لە هەر شوێنێک تەجاوزێک زیادەڕۆییەک وەرگرتن لە نرخ هەبێت لەوەی کە بۆی دیاریکراوە بە دڵنیاییەوە پارەکە وەرگیراوەتەوە بە ڕاستپاردەی لەژنەی لێکۆڵنەوە بە کۆنووس و بە فەرمانی وەزاری و ئاڕاستەی نەخشانەکە و پارەکانیش گەڕاندراوەتەوە. ئێستا کە لە لایەن وەزارەتی تەندروستیەوە ئامادەیە ئەو هاوڵاتیانە تەنها ئەوانەی کە تەجاوزە بۆ گلەیی هەبووە یانیش ئێمە تێبینیمان هەبووە لەسەریدا ئەم پارەیە گەڕاوەتەوە. من دەمەوێت ئەو ژمارەیەشتان پێ بڵێم کە تا ئێستا تا ئەمڕۆ 710 میلیۆن دینار کە نزیک دەبێتەوە لە 480,000 دۆلار ئەم پارەیە گەڕاندرایەتەوە لەلایەن لیژنەکانی تیمی پشکنین و بە دوواداچوون بە حزوری دادوەری بەڕێز لە لیژنەی لێکۆڵینەوە. لەو 1990 نەخۆشەی داخل کراوە نزیکەی 200 نەخۆشیان ئێمە پەراوەکانیان تێبینیمان هەبووە لە سەریان و پارەکانیش گەڕاوەتەوە و ئێمە دەیدەینەوە بۆ کەسانی ناونیشانیان تێدا ڕۆنە یان مەوجودە لە فایلەکانمان. ئەندامێکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دەڵێت پێشنیازە یاسایەکی تایبەتیان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە تاکو نرخی نەخۆشخانە تایبەتەکان کۆنتڕۆڵ بکرێن، بەڵام ئەوە قبوڵ نەکراوە. بۆیە ئێستا نەخۆشخانە تایبەتەکان بارگرانیان لەسەر هاوڵاتیان دروست کردووە و هاوڵاتیان بادزیانداوە. گلەی ئەوە ئەکرێت لە وەزارەت کە چاودێریان نییە بەسەر نەخۆشخانە تەندروستیەکانە، گلەی ئەوە کرێت کە چاودێریان نییە بەسەر پزیشک و دکتۆرەکان لە بازاری هەلی تایبەتدا. بۆیە ئەمە بەڕاستی جێی ئەهەمیەتی ئێمەش بوو کولێژنەی تەندروستی و تەرکیزمان لەسەر ئەوەیە کە بەڕاستی دیراسەیەکی ور پێداچوونەوەیەکی خێرا بکرێ و ئەو ئاڵۆزی و تێکەڵی لە نێوان هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەت هەیە کەم بکرێتەوە و دەرفەتی کار چڕ بکرێتەوە لەسەر دابینکردنی خزمەتگوزاری خۆڕایی لە بنکە تەندروستیە گشتیەکان بۆیە کە هاوڵاتیان هەموو سەرجەمی خزمەتگوزارە تەندروستیەکانیان لە بنکە تەندروستیە گشتیەکان دەست بکەوێ. تادێت کەرتی تەندروستی گشتی لە هەرێمی کوردستان لاواازتر دەبێت و کەرتی تایبەت زیاتر جێگەی پێلێژ دەکات کە ئەوەش پلانێکی ئاشکرای دەسەڵاتدارانە بۆ نەهێشتنی کەرتی گشتی و جێگرتنەوەی بە کۆمپانیا تایبەتەکانی خۆیان. لەم نێوانەشدا تەنها هاوڵاتیان قوربانین کە بە داهاتێکی کەمەوە بارگرانی کەرتی تایبەتیان دەخرێتە سەرشان. بە جۆرێک هەندێک خێرزان هەیە کە داهاتی مانگانەیان بەشی دەرمان و پێداویستی پزیشکی نەخۆشخانەکان ناکات و گرفتار بوون. حکوومەتی هەرێمیش بێباکە بەرامبەر ئەو دۆخە چونکە خۆی پیلاندا ڕێژەری پەرەپێدانی کەرتی تایبەتە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.